کاک شێرازم یەکێک لەو زیندانیانە بە تەواو پەیوەندی بە باوکت بکات بە شێوەیەکی زۆر زیندانە فەیدیان کرد. ئەوە ناوی کاک شۆڕش بوو، شۆڕش ئەرگوشی بوو، عەشیرەتی ئەرگوشی بارزانی. ئەم کوڕە زۆر کوڕێکی بەڕێز و چاک بوو، کوڕێکی زۆر بەئەدەب بوو. جگارە مەمنوع بوو دەهات بە دزی جگارەی خۆی دەدامە، دەیگوت بکێشن، ئەمن دەزانم من گوت چه ئازارێک دەکێشن. ڕۆژێک هات گوتە شێروان ئەمن چت بۆ بکەم؟ گوتم کاک شۆڕش تەنیا شتێکی دوو تتوانی بۆ من بکەی، ڕقم تەلەفۆنی باب دەدەمت جەنابەت، ڕقەمی بابم زۆر ئاسانە دەتوانی لەبەر بکەی. گوتێ نا ناتوانم بکەم، بخۆم خەزم دەکەم. گوتم خەزمی مەکە، ئەو بورجەی لەسەر قەلعەی سپیلدانڕێ بۆ جاسووسی و تەجەسوس لەسەر مۆبایلەکانی ئێوەیە کەشف دەبی. گوت نا هیچ نییە، ئەلموهیم ڕقەمی بابی منیلەکەن مۆبایلە خۆی خەزم کرد. ڕۆژی سێشەمبێ بوو، قەرارە پێنجشەمبێ وەجبە دەگۆڕدرا، وەجبەی نوێ دەهات. دوو وەجبە بوون، وەجبەیەک حامد ئەرگوشی مدیر وەجبە بوو، وەجبەی تر سەرهەنگ، ئیتر وەجبەی ئەمانە ئەوڕ و پێنجشەمبێ بگۆڕدرێ. ڕۆژی پێشەوەی بگۆڕدرێ هاتن کوشتیان و لە پشت قەلعەی سپیلکیش فڕیان دەخوارێ بۆی پارچە پارچە بێ. ئیتر ئەمە قەزیەکە گەورە بوو، قەزیە گەشتە دادگای. باوکی شۆڕش دیار بوو، شکایەتی کرد بوو چار لە ئاسایشەکانی پارتی کە لەوێ ئێکێک وڵات بوو، ناوی ئێک ڕەشید بوو، ئێک فەرهاد بوو، ئەوی تریش نازانم ناوم لەبیر نەمایە. ئەو چارەیان برد 6 مانگ سجنیان کرد لە مەحەبتە. دوایی دیار بوو لە مەحکەمە باوکی شۆڕش فایلەکەی دڕان بوو، گوت ئەم مەحکەمەیەکی عەشایریە و من ئەترافی پێ ناکەم، کوڕی منیان کوشتیە. چون ئێوە بەردەدەن ئەو 4 کەسە؟ دیار بوو مەسرور بارزانی تەلەفۆنی بۆ کرد بوو، تەهدیدی کرد بوو، گوت ئەگەر دانەنیشی عائلەی هەنگۆ دخڕە ببرینم، یعنی هەموو عائلەکەتان لەناو دەبەم. دیار بەوە بوو لە ترسان فەقیری دانیش بوو. ئیتر قسەی بەڵام مۆبایلی شۆڕش ئێستاشی لەگەڵ بێ بەس بوونی دەکە، دەنێ ئەو مۆبایلەی نافەوتینم، ئەو مۆبایلی کوڕمە بوونی کوڕمی